حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن جندب بن عبد الله رضي الله عنه قال: كنا مع النبي صلى الله عليه وسلم ونحن فتيان حزاورة فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن، ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا. رواه ابن ماجه. واتاه جندبی کوڕی عەبدوڵڵاه رضی الله عنه دەفەرمێ: ئێمە لەلای ڕەسوڵ الله بووین صلی الله عليه وسلم، هەمومان گەنجانێکی بەهێز بووین، جا فێری ئیمانی دەکردین پێش ئەوەی کە قورئانمان فێر بکات. جا پاشان کە قورئانی فێر دەکردین ئەوە ئیمانمان پێی زیادی دەکرد. لەم فەرموودە پیرۆزەوە بۆمان دەردەکەوێ کەوا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم سەرەتا هاوڵەکانی ڕیدوان الله عليهم فێری عەقیدە و تەوحید دەکرد، ئینجا لە پاشان فێری قورئانی دەکردن. بەڵێ شارەزابوون لە ئیمان و تەوحید پێش هەموو شتێکە، تەنانەت پێش قورئان خوێندن و تەجوید و هەموو زانستەکانی ترە. بەداخەوە دەمێکە لە ڕۆژگارێکداین کە قوتابیەکانمان هەر لە سەرەتای هاتنە ناو دینەوە دەست دەکەن بە خوێندنی تەجویدێکی خاڵی لە تەوحید و بێ ئاگا و نەزان بەوەی کەوا تەجوید تەنها ئامرازێکە بۆ خزمەتی تەوحید. هەروە قاسمی کوڕی سەلام ڕەحیمەه الله دەفەرمێ: بەڕاستی زۆر عەجیبم لە کەسانێک دێت کە بنچینەکان واز لێدەینن بۆ لاوەچیەکان. جا لەبارەی بنچینەکانی ئیمان ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحیمەه الله دەفەرمێ: بنچینەکانی سوننا واتە ئیمان ئەوەیە کە دەست بگریت بەوەی کەوا لە هاوڵانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەسەری بوو، کەواتە هەر کەسێک سەرەتا فێری تەجوید و خوێندنەوەی قورئان ببێ پێش فێربوونی ئیمان و ئیسلام، ئەوە بێگومان لای داوە لەسەر سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، و ئینجا لای داوە لەسەر ڕێچکە و ڕێبازی هاوڵان ڕیدوان الله عليهم. جا هەر کەسێکیش لەوە لا بدات ئەوە لەسەر بنچینەکە لای داوە. الله سبحانه وتعالى دەفەرمێ: إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. واتا إيمان داري راستقينا تنها أو كسانا كبناو هێنان و یادکردنی الله سبحانه وتعالى دڵیان دەترسێت و دێتە لەرزین، و کاتێک کە ئاەتەکانی الله سبحانه وتعالایان بەسەردا دەخوێندرێتەوە ئیمانیان پێی زیاد دەکات و تەنهاش
پشتیش بە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەبەستن. جا لەم بارەوە عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ زادتهم ئیمانە واتە بەڕازدانانیان زیاد دەکات. و هەروەها ڕەبیعی کوڕی ئەنەس ڕەحیمەهو الله دەفەرمێ زادتهم ئیمانە واتە ترسانیان لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا زیاد دەکات. و مجاهیدی کوڕی جەبر ڕەحیمەهو الله ئەویش لەم بارەوە دەفەرمێ واتە ئیمان زیاد و کەم دەکات و ئەوەش لە کردار و لە گفتارە. بەڵێ ئەوە پێمان دەڵێ ئیمان بە قورئان خوێندن کاتێک زیاد دەبێ و بەرز دەبێتەوە کە پێشتر فێری ئیمان و ئیسلام بووبن. هەروەک جندوب ڕەضی الله عنه لە سەرەتادا فەرمووی فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا. واتە رسول الله صلى الله عليه وسلم سەرەتا فێری ئیمانی دەکردین پێش ئەوەی کەوا قورئانمان فێر بکات. جا پاشان کە قورئانی فێر دەکردین ئەوە ئیمانمان بەو قورئانە زیادی دەکرد. واتە بە خوێندنەوەی قورئانەکە ئیمانیان زیادی دەکرد. بەڵێ ئینجا هەر لەم بارەوە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەضی الله عنهما دەفەرمێ ئێمە ئیمانمان وەردەگرت پێش ئەوەی کەوا قورئان وەربگرین. و هەروەها عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم دە ئایەتی قورئانی بە هاوڵان دەخوێند ڕضوان الله عليهم. جا لێی تێنەدەپەڕین بۆ دە ئایەتی دیکە تاوەکو فێری دەبوون و لێی کەچی تێدایە بۆ کارپێکردن. جا قورئان و کارپێکردنی بە یەکەوە فێر دەکردین. بەڵێ بەڕاستی بەداخەوە کە ئەوڕۆ زۆربەی مسڵمانان وازیان لە مەنهەج و ڕێبازی هاوڵان ڕضوان الله عليهم هێناوە. جا هەم ئەوەی کە بەناو داعیە و هەم ئەوەی کە بەناو طالبی عیلمە. جا لەم بارەوە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەضی الله عنهما دەفەرمێ بەڕاستی ئێمە ژیاین لەو سەردەما کە ئیمانیان وەردەگرت و فێری دەبوون پێش وەرگرتن و فێربوونی قورئان. و کاتێکیش کە سوورەتێک دادەبەزی بۆ سەر رسول الله صلى الله عليه وسلم ئەوە ئینجا فێری حرام و حەڵاڵ دەبوون. جا ناکرێت بوەستن و خۆتان شارەزان نەکەن لە قورئان. و بەڕاستی پیاوانێکمان بینی کە قورئانیان پێدرابوو و فێر کرابوون، بەڵام کاتێک کە دەیان خوێندەوە ئەوە لە نێوانی فاتیحەدا هەتاوەکو کۆتایی قورئان نەیان دەزانی ئەو قورئانە چیان فەرمان پێدەکات و چیان لێ قەدەغە دەکات. بەڵێ جا ناکرێت بوەستن و خۆتان شارەزان نەکەن لە قورئان یان وەکو ئەوەی وا کە هەر دەنگە دەنگێک بکەن. بەڵێ بێگومان خوێندنەوەی قورئان بە بێ فێربوونی ئیمان و تێگەیشتن و کارپێکردن هەر دەنگە دەنگێکە و هیچی تر نییە. هەروەک عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه دەفەرمێ بەوە خۆتان مەخەڵەتێنن کەوا قورئان زۆر دەخوێننەوە، چونکە ئەمە تەنها قسەیەکە و دەیکەن، بەڵکو تەمەشای ئەوە بکەن کە چیە کاری پێدەکات. و هەروەها حوذەیفەی کوڕی یەمان ڕەضی الله عنه دەفەرمێ ئێمە سەرەتا ئیمانمان دەهێنا پێش ئەوەی قورئان بخوێنینەوە. جا دوای ئێمە خەڵکانێک دێن قورئان دەخوێننەوە بەڵام باوەڕ ناهێن و خاوەنی ئیمان نین. پەنا بە ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا. خۆ ئێمە وا ڕێک لەو سەردەمەین کە دەبینین زۆربەی زۆری بەناو قورئان خوێنە بەڵام نازانێ ئیمان و کوفر چییە. قورئان خوێنە بەڵام نازانێ تەوحید و شریک چییە. قورئان خوێنە بەڵام نازانێ وەلا و بەڕا چییە. بەڵێ هەر بۆیە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەضی الله عنهما دەفەرمێ زەمانێ دێ بەسەر خەڵکیدا کۆ دەبنەوە و هەروەها نوێژ دەکەن لە
یا ئەڵڵاه پەنات پێدەگرین لەو زەمانە. فوضەیلی کوڕی عیاض ڕەحیمەه الله دەفەرمێ بەڕاستی قورئان دابەزی بۆ ئەوەی کاری پێ بکرێت. کەسی خەڵکی بە تەنیا خوێندنەوەکەیان کرد بە کارکردن. بەڵێ بەداخەوە هەڵبەتە ئەوە لە کاتێکیشدایە کە هەروەک مالیکی کوڕی ئەنەس ڕەحیمەه الله دەفەرمێ مەحاڵە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئومەتەکەی فێری چۆنیەتی سەر ئاوکردن کردبێ بەڵام فێری تەوحید و ئیمانیانی نەکردبێ. بێگومان ئەوەش خراپی و سەرئەنجامی پێشخستنی تەجویدە بەسەر تەوحیددا. بەڵێ جا عاصمی ئەحوەل ڕەحیمەه الله بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ئەبوو العالیە ڕەحیمەه الله کە بە ئێمەی فەرموو سەرەتا فێری ئیسلام بن، ئەگەر فێری ئیسلام بوون ئەوە لە پاشان فێری قورئان بن، و ئەگەر فێری قورئان بوون ئەوە فێری سنەت بن، چونکە سنەتی ڕەسوولەکەتان صلی الله عليه وسلم ڕێگایەکی ڕاست و دروستە، و ئاگدار بن لەوەی کەوا ڕێگاکانتان بگۆڕن بەلای ڕاست و چەپدا، و ئاگداری ئەو هەوا و ئارەزوو و ئازار بەخشانە بن کەوا دژمنانی دینەکەتان دەیخەنە نێو خەڵکیەوە. بەڵێ فەرمووی فێری ئیسلام بن، ئینجا فێری قورئان بن. لە کۆتاییدا حوذەیفە ڕەضی الله عنه دەفەرمێ ئاگدار بن هەر عیبادەت و پەرستشێک هاوڵانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەنجامیان نەدابێت ئەوە ئێوەش مەیکەن و ئەنجامی مەدەن. و بەتایبەت ئێوە ئەی قورئان خوێنان لە ئەڵڵا بترسن سبحانه وتعالى و لەسەر ڕێبازی کەسانی پێشخۆتان واتە هاوڵان ڕیدوان الله عليهم ڕێ بکەن و لێیان لا مەدەن. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه